ئەڵێ لە مۆڵە باشە لە دوکانێکە بۆ دوکانێکی تر جیاوازە یەکەم دوای ئەوە گوێ بە شادەنیان بڵێن ئەم کارمەندەکە وەرمان گرتووە چ شادەیەکی هەیە یا شتێ بە پێی ئەو ینی ڕێزی دەبگیرە دوای ئەوە خزمایەتیش زۆر دەورە ئەبینە کەسێکی هێناوە باشە خزمی خۆیەتی لە کاتێکدا بە پێی یاسای ئەو دوکانە کە هێنانی خزمیان کەسی ناسرا و مەمنوعە قەدەغەیە بەڵام ئەو ئەیهێنا بەڵام لە کاتێک ئێمە بۆ نەگەر کارمەندێ بووینە لەو دوکانە خوشکێک یا خزمێکی خۆمان پێسی بە ئیش وایە ئەیوت نابێ بیهێنی مەمنوع بەڵام بۆ ئەو ئاسایی بوو لە مانگێکە تەنها 4 ئۆفیان بۆ دیاری ئەکردین باشە ئیتر بۆ نمونە لە مانگەکاتر بۆ هەر کارمەندێک و بۆ من ڕۆژێکیان دائەنا بۆ نمونە ئەگەر بە نمونە بێن من شەمە وایە لە مانگەکە 5 شەمەیەتیا وایە ئەمتوانی تەنها 4 ئۆف وەرگرن باشە اینجا بەپێی بۆ ڕاتبیش یان معاش بەپێی هیلاکی و ماندووبوونی تۆ لە دوکانەکە پارەکەی زۆر کەم بوو یعنی لە بۆنەکانە هیچ بۆت نییە کە ئەو وەرگری تەنانەت هەنێجار ئەگەر بیریان لە بەرژەوندی خۆیانەکە تۆ فرۆشی خۆیان ئەگەر بۆ نمونە مۆقەڕە باڵخ بووە یان بۆنیتیا بواە ئالم شتانە یعنی پێ وتی ئەبێت لە بۆنەکانە ئەو ڕۆژە تۆ فولکەی ئەگەر ئۆفی خۆشە بواە اینجا بۆ من تۆ لە دوکانێکە ئیشەکە ئیشی تۆ پیان وتوی سەرەتا تەنها ئیشت فرۆشە باشە بەڵام کە ئەشیا ئەهات ئەبە خۆت ئەشیاکانی بێنێتەنەوە دوکان پاکەتە هەڵبچڕیا بتکردێتەوە ئەشیا و دانایە و دەدوێ ئەوەش پاکردنەوە دوکانە بکردایە و فرۆشیش باش بووە بۆ نەگەر بازار کەس بواە یان خەتای بە بڵین وەزعی هاوڵاتیان بواە باری ئابووری و کەمی مەعاش و خراپی بەردۆخی هاوڵاتیان یان قسە سەر ملی مۆزەف یانم مۆزەفەکە باش نییە تجاری وا بوو لە مانگێکە لە شۆپێک لە مۆڵەکان تەنانەت 5 بۆ 10 کارمەندیان گۆڕیوە تر بۆ دوکانە مارکەکان بێت ستایلی جوان بێت باشە فەیس جوان بێ شکڵە جوان بێ یان زۆربەی کا دەبێت میکیاس بکەیت ئەڵەن لەبەرەوەی دوکانەکە مارکەیە کەسی مساقف و دەوڵەمەند و ڕۆشنبی ڕوەکاتە ئەو شوێنە نابێت شکڵێکی شێواوە هەبێ یان لە لایەکی ترشۆ بۆ ڕاکێشانی سرنجی مشتری بۆ من بە میکاجێکەوە و سوراوێکی تۆ خۆجلێکی کەمێک کراوە بچمەنەوە دوکانەکەەوە با بڵێن زیاتر سرنجی کوڕ یا پیا ڕائکێشم بۆی بێتە شۆپەکە و فرۆشمان باش بێ لە ڕووی ئیشکردنەوە کچ و کوڕ یعنی وەکو یەکە وەکو یەک ئیشەکات باشە هەردووکیان بتوانن بکرە فرۆشی کچ یاخۆت قسەکردنی کە شێوازی قسەکردنی کچ لەگەڵ مشتریان زۆر باشترە لە کوڕ بەڕای من بەڵام کە لە زۆربەی دوکانەکانەوە وایە مانەجەرمان هەیە و لەگەڵ ئەسیست مانەجەرواتە مساعید مدیر یاریدەدەری بەڕێوبەر با بڵێن ئێتە زیاتر بنەگە کچێک مستەحق بواە کچەکان هەڵنا ئەبژار کوڕەکان هەڵبژار چونکە ئەیانوت کوڕەکە بەتواناترە باشترە لە زۆربەی ڕۆکان و یعنی وایان ئەوت یان و کوڕەکان باشترە لە کچەکان بۆی کچەکان ئیهمالەکران وەکو مۆزەفی ئەمانەوە کوڕەکان پلیان بەرزەکراوە لە دوکانەکە بۆ مساعیدی و دوێوەگە مدیرەکە بۆ نمونە کێشەیە شتێکی هەبیا زەواجە سەفەرە شتێکەکە مساعیدەکە ئەبێت بە مدیر یعنی پلی کوڕ زیاتر بەرزەکرێتەوە لە کچ من سەرەتا ژنی ماڵەوە بووم هیچی شەکەم ناکرد خوێندنم باشە بەڵام لە ماڵەوە خەریکی مناڵ بەخێوکردن و هەوسەر و ماڵ و ئەم شتانە بووم دواتر حەزم کرد کارکەم چوومە لای خاتوونێکی بەڕێز کارم بۆ کرد ڕۆژانە لە 5,000ەوە دەستم پێ کرد هەموو ڕۆژەکە تا نیوەڕۆ ئیشمە کرد وەڵامەگەر ئەو سەفەری کردایە من تا ئێوارە لێوە بووم ماڵ و مناڵیشم بەڕێ کرد و ئیشیشمە کرد بووم بە هاوکارێکی هاوسەرەکەم من کە ئەڵم بە 5,000 ئیشم کردووە بە 5,000 دەستم پێ کردووە ڕەنگە ناچار بوو بم پێویستم بۆ پارەی هەبوو بێگەنا هیچ مەجبور نەبووم مناڵی خۆم جێبێڵمەوە بێم لەبەر حەزی خۆم بێمە دەرەوە هیچ کات لەبەر حەز ناتومەتە دەرەوە کە منەوە کەسانی کە لەبەر حەزێک کە حەزکەن بێنە دەرەوە ئەو شتە بکەن ئەوە لە فەراغایە بەڵام من فەراغم نەبووە من ئەتوانم بڵم گیرفانم خاڵی بووە بۆیە ئەوم کردووە بس ئەلحەمدولیلا ناوی نانەم شکست ناوی ئەنەم سەرکەوتنێکی زۆر زۆر گەورە چکە لەو 5,000ەوە گەشتوم بەمێکی ئێستا هەمە ئامۆژگاریم بۆ ژنان ئەوەیە بەهێز بنچاوێن لە دەستی کەس نەبێت ئەگەر توانایەکیان هەیە ئەو توانایی خۆیان دەربخەن و نەیشارنەوە بوێر بن ئەگەر ئەتوانێت ماڵ مناڵی بەڕێ بکات و ئیشیش بکات بابی کات قەیچێکا بەڵام ئەبێ بزانێت لایکێ ئیشەکات ولی کوێ ئیشەکات و موچەی چەنەیە بە دەردی تۆڵیت نەک 5,000 وەرگێت و تا ئێوارە ئیشکات لەبەر خاتی بێتە دەرەوە
کارکردنمان لە 9 بەیانەوە دوکانەکەی نەوانێ بە پێی ڕۆژی وایە 5 دایەخین ئیشکردنی زۆر خۆشە هەر ئەوەنە کە ڕاهاتی لە ئیشکردە یعنی ناتوانانی واز لە ئیش بێنی گرنگ ئەوەیە کە ئەو ئیشە ئەەکەی خۆتیای مرتاحبی لە هەر شوێنێک ئیشەکەی گرنگ ئەوە خۆتیای مرتاحبی کە لە هەر شوێنێکە ئیشەکەی خاوەنی ئیشەکە پێشەکی دایم قسەی لەگەڵەکەی ئەو کاتە سەرەتا پێ دەڵێ ئیشەکە ئەوەی ئیشەکە وایە ئیتر ئەلحەمدولیلا سپاس بووە تۆ تاکو ئێستا ئەو ئیشەی کە کردومە لەگەڵ ئەو کەسانەیە زۆر لەگەڵیانە مرتاح بوو. ژنانی ئێمە زۆربیان لە شوێنکارەکانە هۆکاری کە ئەگەڕێنەوە بۆ ئەوی کە تووشی هەر کێشێ و گرفتێک وەر دەستدرێژیەکی لابەلا ببن ئەوە هۆکارەکەی ئەوەیە یەکەم کە چنە سەرکارەکانیان لێکۆڵینەوە ناکەنەوەی کە بزانین ئەم کاریان چۆنی بەرنامەی کارەکانیان چیە لە چی سیستەمێکا کارەکەن و هەروەها گرێبەستێک نییە لە نێوان خۆیان و خاوەنکارەکەیە ئەو گرێبەستەکە خاڵبەندی کردووە کە مافەکانی چی مافی خاوەنکارە چی مافی کرێکار خۆیەتی یاخۆ ئەو خانمە خۆیەتی کەتیایە دەستەبەر کراوە ئەوش بەپی یاسا و ڕێساکانی یاسای کار هەر خاوەنکارێک هەر مۆڵەتێک دەرەکەن ئەوە بەپی ئەو مۆڵەتە ئەبێ یاساکانی کار و یاسایەوە بەرهێنان هەموویان تەطبیق کرێ لەو شوێنانەی کە ئاچن بڵێن ئەو لایەنە پەیوەندیدارانی کە ئەم مۆڵەتەیان ئەدرێتێ لەگەڵ ئەوەیە کە ئەوە ئەبێ پابند بێبەوە حتمما ئەبێ هەر کرێکارێکیش ئەگرێتە خۆی گرێبەستێکی هەبێت ئەم خانمانەی کە تووشی ئەو کێشانە بن لەو شوێنانەیە ئەم گرێبەستە لێک نادەنەوە هەرچەند خوێنەوارن هەرچەند خاوەن شەهادەن ئەکسەریەتیان ئێمە لە زۆربەی شوێنەکانە کە ئاچین خانمەکان هەمووی خەریجن ینی زانکۆیان تەواو کردو بەڵام لە شوێنێکاوە لە وەکو تێستێکی عتر وەکو هەر شوێنێک ڕستۆرانتێک یاخود کافتریا یاخود ئوتێلێک ئەمانە کاری تێ ئەکەن بەڵام هیچ بەدواداچوونێکیان بۆ گرێبەستەکەی خۆیان نەکردوە کەچی بە درێژایی کە خوێندنی ئەوان لە یاسا ڕێسایە بێ هەبێت بۆکو کەیس یعنی ئەگەر کەسێک بە دوای مافەکەی خۆیان بگەڕە قبولی تەقبولی ئەوە نەکە کە دەستدرێژیکی بەرامبەر ئەکرێ ئەگەر جەسەدی بیان زەهنی بێ هەر شێوەیەک لە تونند و تیژیەکان بێ کە بەرامبەری ئەکرێ قسەکردنێکی ناخۆشیش کە ناخی ئینسانەکە بشکێنەر بە تونند و تیژی لە قەڵەمەدرێ یعنی بە پەنجەی دەست ئەژمێرن ئەو کەسانە ئێمە 4 کەیسمان هەبووە لەو کەیسانی کە ژنەکە خۆی توانیوێتی بە دوای مافەکەی خۆی بێ بڵێ من قبولی ئەمە ناکەم کە بەرامبەر مەکرێ بەڵام لەوانێ بە هەزاران کەیسی وا هەبێ داپۆشراوە بە هەزاران کەیسی وا هەبێ کە لەبەروی کارەکەی لە دەست نەچێ قبولی کردووە هەر کەسێکیش لە شوێنکارەکەی خۆیان کە غەڵەتێکی بەرامبەر کرا قبولی کرد حتمما شتێکە بەدوایایەت کارە سات ڕوئەیە کێشە و گرفت زۆر ئەبێت لەگەڵ ئەوەیە کە ژنەکە توانیوێتی داوای مافەکەی خۆی بکە بەڵام هەر لە لایانی کۆمەڵایەتێکەشیەوە نەیتوانیوە ئەو زەجەیە بنێتەوە ئەبێ بەنهێنی لەگەڵ ئێمە ئەگەر بڕۆین بە دواداچوونیە بۆ کەیسێکی بکەین ئەبێ بەنهێنی بێت تەنانەت پارێزەرەکەشمان یعنی ئێمە بتوانین بە گفتوگۆ لەگەڵ یانەکە قسە بکەین و یعنی ئەگە بخرێتە دادگاشەوە بەڵام نەیەشتە بگاتە دادگاش بۆ لەبەرەوەی هاتوچۆی دادگاش بۆ لەماڵەوە لە خستنە ناو خێزانەکەیە نقطەیەکی کەوتە سەرڵە بۆچی هۆکارچی بوو ئەمە لەوانەیە گرفتێکی گەورەتری بۆ دروست کات ئەمە کراوە بە چەند مانگە لە موچەکەی دراوەتی و بۆ دوای کارێکی کەیاگەڕاوە لە کارەکەی کشاوەتەوە بەڵام هەندێکی شەیە قبولی کردو سڵحەکەشی کرد هەرماوەتەوە لە کارەکەشە ئێستا بەرپرس یاسایە مەسئولەکان یاسان سڵحی عەشاری یاسایە ئەمانە بوونە بە یاسا ئەم سڵحە تەنیا ئەوەیە داپۆشینی کەیسێکە ئەگینا وەکەوە نییە تۆ مافەکەیت مافی تەواوەتی یابێت بەم ژنە نەخێر تۆ ئەگەر لە دەستدرێژیە خۆت تونند و تیژیەکت بەرامبەر بکرێ بە چی قەرەبوو ئەکرێتەوە هیچ پارێ قەرەبووی ناکاتەوە تۆ ئەگەر کارێکی وهات بەرامبەر بکرێ کە لە ناخەوە بشکی یاین لە ناخی لە بابەتی دەرونیەوە تۆ بشکی ئەمە چۆن چی قەرەبوویە کاتەوە قەرەبووی ناکرێتەوە بە هیچ شتێک